والله هبه منداڵیە پێکەبووینە هەتا پێشە و ڕۆدانە یعنی خۆشی و نەخۆشی ئامدگەیەکدا بێ و بۆ هەر جایگە بچینان پێکبین یعنی خۆ تا مەکتەبێ خوێندنیش پێکەوەی چوو پێکەوەی تاوا بووینە جا یعنی سافرە و شتێک هەبە هەلەگەیەک بووین یعنی بێک نەچوینە دەرڕاستی بەس کاتێک ما و کو بێژما و حادیث هەواڵەکە مەبیست ئیدیاوم زۆر دڵگەڕام بین بەڕاستی یعنی ئەوە شتێک بوو جێگای باوەڕ نەبوو چونکە وایە 24 ساعت پێکەوە بووینە منداڵیش پێکەوە یعنی پێش ئاخرین جار دیتبم پێش بچتە داوام ساعت هەشتی پێکەوە بووین ئەتا ساعتێکی شەوی ئەویش زۆر مەجال نەباگەنە زیاتریش پێکەوە بووین گوتی دەسما تاو بابنەوە سپێدا چمە داوامێ جاگوت با بڕێک تێرخەوە بم ئەو بوو وڵات چوو داوامێ ئەمنیش بیستی مانگی ئەو چدا ئەمنیش 22 چمە داوامێ ئەو بۆ ئەم چمە داوامێ وەڵا من زۆر ئاگام لێ نەما بڕێک لەبە داوام شتێ مەشغوڵی داوام شتۆ بین جا ئەو بوو وەڵا هەندێک لە سناپێ ستری کوشتی نرد شارێکە بوو ڕەخێ لا ناز ئاشتانە ئەجا ئەوش چوو بووم بۆ بەرگری شەریکە ئاشتانە وەڵا بوو کاتێک لە داوام بووم هەواڵێکی زۆر نەخۆشات بەجددی ینی ئەو قسە لەگەڵی کرد ئەو کاتەکە لەو ئەرکێدا بوو دوو تلافونم لۆ کردن لەگە نامەش باز جوابی نەبوو لەبە مەشغوڵ و ئاشتا بوو پشتینگی جوابەکەاتەوە برادێک تەلەفۆنی کرد گوتی حاڵم مەسەلەکە گوتی فلان کەس برادری توێ ئەم گوتم بەلێ گوتی وەڵا شتێکی وا ڕوودا بریندار بووە و ئێستاش لە خەستەخانەیە و وازی باش نییە وەڵا بوو خۆت وازم سەردانە کرد لە نەخۆشخانە بینیت ناوتوانی لە داوامێ بووم ئاو بوو هەتا هاتمەوە یعنی مەجال نەبوو باس هاتمەوە گوتم دەچمە ببینم ئەوش براکەی گوتی مەیجارێ وازەکەی باشە گوتی هەتا مەجال هەبێت ئەنگی وەرە وەڵا ئەو بوو شوێریکە قاول بوو ئەو ڕۆ پشتی نێوڕۆ بچین باس ئەو بوو شێریکە هەواڵەکەی هات گوتی کۆچی دوای کردووە.